سلااوتان لێبێت لە گەڕەکی بارزان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران ماوەی 2 ڕۆژ دەبێت نەوت ڕژاوە تا بن چەنددارێک بە ئەنقەز بووە یاخودنا لێرە تیمێکی شارەوانی و فەرمانگەی ژینگەی سۆران بۆ لە کۆلینەوە لێرەن قسە لەگەڵ هەژار ماهیر بەڕوبەری فەرمانگەی ژینگەی سۆران دەکەم لەسەرەوەی کە ئەو کارە چۆن کراوە و ئیزراعەتەکان چی دەبن. کاکەژار ئەگەر بچینێرە لەبەرەوەی دەنجی ئەم ماتۆڕە یەکجار زۆرە ببوورەکە شوێنەکەش زۆر ڕوولی پێە چۆن پێتان زانی چۆن ئاگدار کران و ئیزراعەتەکان بەناوی خۆی گەورە میهرەبان دوونێ سەرەڕەوە کە پێشوو بوو هیچ فەرمانبەرێکی مە لە ئەرکدانە بوو بەڵام لەلایەن هاوڵاتێکەوە ئاگادارکردنەوە لە گەڕێکی بارزان کە تقریبا 8 نەمام لە درەخت لە جووری چنار وەکو بڵێن ڕێژەکە ئیشگار زۆر ناف لەژێر ئەم درەختانە کراوە زۆر نابەرپرسیانە بە شێوەکی زۆر نەئەخلاقیانە هەستاون چەند کەسێکی نەناسراوە هەستاون نافیان لەژێر درەختەکان کردەوە بە مەبەستی وشک بوون. حتا ئێستا ئێمە هۆکارەکەی نەزانن کە ئایا بە چ مەبەستێکم ئەم کەسە ویستێت کە ئەم درەختانە وشک بکاتن و ئێمە هەر ڕاستە خود دوێنێ سەردانی شوێنەکەمان کرد لە گەرەکی بارزان و ئەم درەختانە پەیوانیوەمان بە بەشی پارک و باخچەکانی سەرکاتی شارەوانی سووران کرد کە ئێمە بتوانین لە قۆناغی یەکەم ئەم درەختانە ڕزگار بکەین هەروە پەیوەندیشمان لەگەڵ مکافعە هەروە پۆلیسی دارستان و ژینگەی قەزای ناوەندی سوورانمان کرد ئەوانش لەسەرهێنن ئێمە بتوانن ئەو کەسێک کە ئەم کارە کردووە بە زووترین کاتە ئێمە بتوانن ڕاپێکی دادگا بکەین چونکە ئەمە کارێکە دوور لە هەموو بەها مرۆڤاتیەکان و بەها ئەخلاقیەکان تۆ بتوانی لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە مانگێکدا کە ڕەنگە چەندان ماڵپێویستی بەم دە بە نەفتە بیت و هەستی نزیکە 8 دە بە نەفت لەژێر ئەم درەختانە بکەین بۆیە ئەمە دوورە لە هەر باهاکی کورداتی مرۆڤاتی و ئەمە لە هەموو مرۆڤێکی ڕوشنبیر و ناوەشێتەوە بۆیە ئێستا لەسەرهێنن ئێمە بتوانین بەپی یاسای ژمارە 8 ساڵی 2008 ئەمە باس لە چییە کە ئیزراعەتەکان چییە بنەگەر کەسەکە لە قۆناغێکەمە بتوانین کەسە نەناسراوەکە بدۆزینەوە چونکە و شک بۆ هەندێک کەسیش ئەبین بەڵام دەمانەوێتن چ بکەین لەم قۆناغە ئەم یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە یاسای پاراستن و کارکردنی ژینگە لە هەرێمی کوردستان لە حکومەت کوتایەکان کە حکمی سزایە لە مادەی 41 و لە مادەی 42 باس لەوە دەکاتن کە هەر کەسێک کە ئەم سزانە دەکاتن بە سەرپێچی دەکاتن بە بڕی 200,000 کەمتر نەبیتن و لە 200 ملیۆن لە 150,000 کەمتر نەبیت و لە 200 ملیۆن زیاتر نەبیتن سزا دەرێتن بە پێی و پێبژاردنیش ئەکرێتن بە مانگێک ئەگەر هاتوگیرە و ئەگەر بێت ئەم سزا دووبارە بیتەوە و ئەم وەکو بڵێ ئەم سزانە دووبارە دەبیتەوە ئەگەر بێت و دووبارە کاتەوە